لێ باشە گەر پارەیەکی زۆری لای کەسێک هەبێت و کەسەکەش بیری چوو بێت چۆن بیری بخەیتەوە بۆی خۆت شەرمەزار نەبیت و ئەگەر کەسەکە نزیکێت یەکەم شت کە پێت دەڵێم ئەوەیە داچوونەوەی پەیوەندیەکانت چۆن ئەبێت تۆ ئەوەندە لاواز بی ئەها بە لاوازی خۆتی بزانە کە نەزانی بیڵێ چونکە بۆ شەرعیەن قانونیەن بەپێی عورف بەپێی یاسا بەپێی هەموو شتێک بەبێ بیری بخەیتەوە بەبێی هەموو شتێک یعنی ئەمە شتێک نییە بەڵام چۆن بیری بخەیتەوە ئەتوانی بە دوو قسەی جوان بیری بخەیتەوە لە کاتێکا کە تۆ مەرج نییە ئەمڕۆ داوایکە ئیش بە پارە نییە ئەکرێ بەیانی داوایکێکە خۆت لەوەتە قرست کردوێ پێویست بە پارە هەبێ باشترین شتەوەی بۆی خەجاڵەت نەبێت تۆیش خەجاڵەت نەبێ ئەتوانی پەیامێکی بۆ بنێری بە ئەرگ نەبێ ئەمڕۆ بۆ نمونە پێویستم بە ئەوەنە پارە بوو لە شوێنێ قەرزم کردووە بەڵام پاشان بیرم کەوتەوە لەوە ئەچێت تۆ لە بیر چوو بێتەوە بۆ نمونە شتێکی وا لای بەڕێزتان هەیە ئایا نابێتە ئەرگ بۆ نمونە ئەگەر ئەوەنەم بۆ بجێڕیتەوە یا ئەوەندە بۆ بجێڕیتەوە تا ئەم کێشەیەم حەلەکەم ئەگەر هەم وایە و بمتوانیان داوام لێ نەکرد وەنیە ئەم ئێستا من هەربێ شەرمەزار ببم هەوارە کەسێکی کە بکەم جا لەوە چێوتم بیرت بخەمەوە باشتر بێ و شەرعی تریشە و ئەها ڕێزی تایە ئەحترامی تایە حەق پێدانی خۆتی تایە یعنی کۆمەڵێ شت لەم کۆمەڵێ پەیام لە خۆ ئەگرێ ئایا بەرامبەرەکە ئەگەر پێی ناخۆش بوو نیشانەی چییە؟ نیشانەی ئەوە ئینسانێکی باش نییە نوکتەیەک هەیە لە کتێبی Steps to Understanding طبعا Steps to Understanding نوکتەی زۆر خۆشی تایە یعنی من زۆر جار لە ژیانمە ئەگەومە موقفە شتێکم بیرەکەوێتەوە یەکێ لەو نوکتانە ئەوەیە ئەڵێ کەسێک هەبوو دکتۆری دان بوو یەکێکە چوو بۆ لای دانی چاکر وتی تۆ باسی پارەی کرد جارێک ئەچێ بۆ لای سیرەکە داوای پارە ناکە جاری دووەم ئەچێ بۆ لای هەر موعیدی بۆ داناوەتەوە ئەچێتەوە بۆ لای ئەرێ تۆ نەوت ئەم شتانە مەسەلەن بە پارەیە بە پارە نیوانە ئەڵێ من هەرگیز بە خەڵک ناڵێم دکتۆرەکەڵێ بە خەڵک ناڵێم پارەکەمان بەرێ چونکە عادەتەن ئەگەر کەسێک خۆی مرۆڤێکی بەڕێز بوو بە شێوەیەکی گشتی خۆی پارەکە ئەیش ئەگەروانە بوو ئەڵێم دوایی ئەوە دوایی پێم ئەسەلمێنرێ ئەڵێ من ئینسانێکی بەڕێز و محتەرەم داوای پارەی لێ ناکەم ئەگەر پارەکەی نەیە لەوە دوایی بۆم دەرەکەوێت ئینسانێکی بەڕێز نییە مەجبورم بڕم پێ بڵێم زۆر هەزەریە یعنی بە زۆر ناڕاستەخۆ پێڵێ یعنی خەمم نەبێ ئەگەر تۆ ئێمالیکی دوایی داواش لە تۆەکەی جا ڕاستێکی قورسە یعنی جاری وا هەیە کەسەکە ئەوە ئیشی شێتی خەڵکی تریژ ناناسێ دڵنیایی قورسە بەڵام لەسەر کێ قورسە لەسەر نەفسی ئەو کەسانە قورس نییە کە هەمیشە بۆ بردنەوەی خۆیان هەڵێن لەسەر نەفسی ئەو کەسانە قورسە کە خۆیان هەمیشە ئیدۆڕێن و بەرامبەرەکەیان نەیباتەوە بۆیە حەل بەڕێزان چییە؟ حەل ئەوەیە تۆ هونەری پەیوەندی کاریگەر فێر ببی بۆ ئەوەی بتوانی ڕوبەڕووی ئەم شتانە بیتەوە واتە ئەگەر کەسێک لەسەر شتێکی وا لێت زویر بوو نابێت تۆ بڵێ وەڵا خەتای من بۆ عەجزم کرد